بەڕێز عامر جابری بەڕێوەبەری ڕاگەاندنی کەژناسی عێراق لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز عامر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر عێراق دروست کردووە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندەی مێرەبان، ئێوارەی ئەوە بینەرانی کوردستان 24 باش بێت. زۆر سوپاس. سەبارەت بە بارودۆخی سەقا بە شێوەیەکی گشتی ئێمە پێشتر هۆشداریمان داوە لە دەستەی کەشوهەوا و بوومەلەرزەزانی لە وەزارەتی گواستنەوەی عێراق بەوەی کە وڵات دەکەوێتە ژێر پاڵەپەستۆی نزمە شەپۆلێک. کاریگەری ئەو نزمە شەپۆلە بەڕوونی دەرکەوتووە لە نزمبوونەوەی پلەکانی گەرما و بارانبارین لە هەندێک ناوچەدا. ئێمە وەکو پێشتر لە راپۆرتەکەمان ئاماژەمان پێکردووە، گوتومانە ڕۆژی هەینی شەممە یەکشەممە دەبێتە ڕۆژی چڕبوونەوەی بارانبارین لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق بوو. بەو شێوەیەش بوو باران لەو ناوچانە زیاتر باری، بەتابەتی لە ناوچەی ناوەڕاست. تا کۆتایی ئەمڕۆ بارانبارین بەردەوام دەبێت و دەتوانین بڵێن بەیانی یاخود دەمە و بەیان کۆتایی پێدێت. ئەو بارانبارینە لە ڕۆژان یەکشەممە و دووشەممە زیاتر دەکەوێتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان، واتە ناوچەکانی سنووری هەرێمی کوردستان لە بەیانیەوە بارانبارینێکی زیاتر بە خۆیانەوە دەبینن. ئێمە هەمیشە جەختمان لەوە کردوتەوە کە ئەو راپۆرتانەی دەری دەکەین راپۆرتی پێشزانین بۆ ئەوەیە کە دامەزراوەکان و ئەو ناوچانەی دەکەونە ژێرکاریگەری ئەو نزمە شەپۆلە یاخود کەشوهەوا ئامادەکاری بکەن. و بەڕێز عامر پێشبینی لافاو ئەکرێت؟ ڕاستیەکەی ئێمە لە راپۆرتەکەماندا پێشبینیمان کردووە کە لافاو هەبێت، بەتابەتی ئەگەر بێت و بارانەکە چڕ بێت. بۆیە داوامان کردووە کە هەموو لایەک ئامادەکاری خۆیان بکەن و گرنگێکی زیاتر بە بابەتەکە بدەن، لەبەرەوەی ئێمە پێشتر ئەم ئەزمونەمان بینیوە زۆرنەی ئەو ناوچانەی کە لافاو دەیانگرێتەوە ئەو ناوچانە کە کەوتونەتە سنووری ئێران، وەکو بنمە پارێزگای واسط، پارێزگای میسان، دیالە و زیاتر لەو ناوچانەیە کە هاوسنوورن لەگەڵ ئێران بەرزیان کەمترە بە بەراورد بە ناوچەکانی دیکە. بۆیە هەمیشە لە راپۆرتەکانماندا گوتومانەکە کاریگەری هاتنە خوارەوەی ئاو لەسەر ئەو ناوچەیە دەبێت. لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە زیاتر لە جارێک لە هەرێمی کوردستانیش هۆشداری دراوە و گوتراوە کە لافاو دەبێت و پێم وایە لە سەرەتای ساڵەوە و لە یەکەم بارانبارینەوە لە ساڵی پاریش بە هەمان شێوە نیمچە لافاوێک هەبوو لە هەولێردا بەهۆی بارانبارینی زۆرەوە و جگەلەوەش زیانی هەبووە. ساڵی پار بنمە بینیمان زیانی بە شەقامەکان بە ئۆتۆمبیلەکان گەیان. بۆیە ئەو راپۆرتانەی کە دەری دەکەین و باس لە لافاو و بارانبارین دەکەین لەگەڵیدا هۆشداری هاوپێچ دەکەین. باشە، کاریگەری ئەم شەپۆلە تاوکو کەی بەردەوامە بێت؟ سەبارەت بە درێژە کێشانی ئەم بارانبارینەم پێم وایە تا کۆتایی دووشەممە لە هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. ڕۆژی واتە یەکشەممە و دووشەممە ناوەندی چڕبوونەوەی بارانبارینە لە هەرێمی کوردستان. ڕۆژی سێشەممە پێشبینی دەکەین کە کەشوهەوا بەگشتی ساماڵ بێت و هیچ حاڵەتێکی بارانبارین نەبێت، بەڵام پلەکانی گەرمە بە نزمی دەمێننەوە. تەنانەت پلەکانی گەرماش لەو ماوەیەدا بەردەوام دەبن لە نزمبوونەوە، بەڵام بەگشتی دەتوانین بڵین کە لە ڕۆژی یەکشەممە و لە ڕۆژی دووشەممە بارانبارینێکی زۆر دەبێت، بە تایبەتیش ناوچەکانی هەرێمی کوردستان و ناوچە شاخاویەکان کاریگەری بارانیان زیاتر لەسەر دەبێت بەراورد بە ناوچەکانی دیکە. و ئێمە شەمیشە گوتومانەکە ناوچەکانی هەرێمی کوردستان ناوچەگەلێکن جیاوازن لە تەواوی عێراق و کارەکەشی بەهۆی پێگەی جوگرافیە بۆ ئەو ناوچانە. باشە، بە پێی گۆڕانکاریەکانی کەشوهەوا پێشبینیەکەن ئەم ساڵ لە عێراقا، ینی ڕێژەی باران چۆن بێ، بارانبارین چۆن بێ، زستانی ئەم ساڵ چۆن بێ؟ ئێمە هەمیشە لە پێشبینیکردن بۆ بارانبارین دەبێت چاوەڕێ بکەین
ناوەیەک باران ببارێت بۆ ئەوەی ناوەندێک وەربگرین بزانین ڕێژەی چەند باران باریوە ئەمە ڕاستەکەی پشت بە پاڵەپەستۆی کەش و هەواش دەبەستێت ئێمە ناتوانین ژمارەیەکی ورد بخەینە ڕۆ بەنمونە ساڵی پار دەتوانین بڵین کە چەند باران باریوە ئامارەکان بە ڕوونی بخەینە ڕوو کە ساڵی پار چۆن بۆ چۆن نەبووە چکە 2000 ئەو راپۆرتانە جێگیر دەکرێن لە ناوەندی توێژینەوەی زانستی بەڵام لە سەرەتای ساڵەوە لە سەرەتای بارانبارینەوە چاوەڕێ دەکەین تا بەنمونە بەتابەتی لە سەرەتای مانگی 11 بارانی کەم و مامناوەند دەبارێت بەڵام دوای بارێنی ئەو بارانە کە هیواخوازین جیاواز بێت لەوەی ساڵانی ڕابردوو هەبوو چونکە ساڵی ڕابردوو بەڕاستی بارانبارین زۆرتر بووە هیوادارین ئەم ساڵیش بارانبارین زۆرتر مەترسی دروستبوونی وشکە ساڵی دووبارەبوونەوەی وشکە ساڵی هەیە والله استاذنا العزيز احنا لحد الان يعني ڕاستەکەی بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێمە ناتوانین بڵین کە کارتێکەر و ئامرازی بەهێزمان هەیە بۆی بڵین عراق لە وشکە ساڵی دەردەچێت ئەو شتانەمان لەبەردەست نییە بابەتی بە بیابانبوون و وشکە ساڵی ئێمە هەمیشە گوتومانە و باسمان لەوە کردووە باران دەبارێت بەڵام دوای بارانبارین بە مانگێک دوو مانگ دەبینین برایەن لە وەزارەتی سەرچاوە ئاویەکان و هەندێک دامەزراوی پێویست بەم بابەتە باس لە کەمی باران و نەبوونی ڕوبەری ئاوی پێویست دەکەین بۆیە ئێمە هەمیشە چی دەڵێن پێویستە ئەو ئاوە بە باشی بەکار بهێنرێت پێویستە وەبەرهێنانی تێدا بکرێت کە باران زۆر دەبێ لایەنێک هەبێ وەبەرهێنانی تێدا بکات نابێت بە شێوەیەکی دەست بڵاوی بەکاربێنێت چکە 2000 ئەمە نیعمەتێکە بارانبارین بەو شێوازە زۆرە پێویستە پێگەی جوگرافی عراق بە باشی بەکار بهێنرێت بە تایبەتی لە ناوچەکانی هەرێمی کوردستان و لە ناوچەکانی ناوڕاستی عراق پێویستە ئەو بارانە بە باشی بەکاربێنێت چکە لە ناوەڕاستی عراق بەنمونە کێشەی کەمی کەمەربەندی سەوز و هەروەها کێشەی کەمی بارانبارین هەیە بۆیە ئەم دۆسیە بەگشتی دۆسیەکی تا بڵێ گرنگە و هەمیشە ئێمە وەک وەڵامێک بۆ پرسیارەکە جەختمان لەوە کردووەتەوە کە پێویستە ئەو ئاوەبەرهێنانی باشی تێدا بکرێت ئەمە پەیامێکشە بۆ بەڕاستی سەرۆکوەزیرانی عراق کە لایەنە پەیوەندیدارەکان لیژنە و دەستەکان ئەوانەی پەیوەندیدارن بە بابەتی ئەو وارووا بە بیابانبوون گرنگی زیاتر بەم بابەتە بدەن و زیاتر ئاوڕێ لێ بدەنەوە چونکە ئەمە ترسێکی گەورەشە بەڕاستی بۆ سەر عراق بیابانبوون لەسەروی هەمویانەوە لەبەرەوەی بیابانبوون تەنیا ینی کێشە لەسەر خاک نییە بەڵکو کاریگەری لەسەر ئابووری و تەندروستی و شتێکەوە باش بەڕێز ئامر جابری بەڕێوەبەری ڕاگەاندنی کەژناسی عراق لە بەغداوە لەگەڵ مامۆی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت